ژنانی کاسبکار لەناو بازاڕەکانی شاری سلەیمانی ڕۆژانە پاش تەواوبوونی دەوامی کارمەندانی پارێزگا و شارەوانی سلەیمانی لەسەر شەقامەکان بەرهەمی ئەو ڕۆژیان دەفرۆشنەوە کە لە باخ و شاخ و دەشتاییەکانی نزیک شاری سلەیمانی لە سەرەتای ڕۆژەوە سەرقاڵ بوون بە کۆکردنەوەی. سێ ئێوارە تێمە بەخوا هەتا مەلای بانگەدا وزارڕوومە مەلای پێش سێ ئێوارە لەکوێ؟ وەڵا لەو دەشتم پەڵکی دۆشتەکە ئەمە لە دەشتە هێنن؟ ئەرە وەڵا ئەوە بنمۆلی دەبوو ئەو شوێنەی کەوا چەترەکەی لێتی وەختی خۆی کە من کاکدان ئەوی دامێ دانای ئەحمەدی دامەیە ئەنجا کەوێت تێک چوو ماوەیەکی دەریان کردم دێستا فڕۆژەکە بێ شوێنەکەی منی نەگرتووە دا دەریان کردم حەقەکە لە 12 ساڵی بمدەنەوانە و دەرم نەکرد بۆ ئەیدەن بە ئەمن و ئیستیخباراتێکی سەر بە ئەمنی بەغا بوو کە ڕۆژی 20 پێشمەرگەیە کوشت و 20 پێشمەرگەیان ڕەمیە کرد و هەموو ئەمن و ئیستیخباراتنی بۆ وەرەقە بۆوانە هەیە بۆ ئێمە نییە. ئەوان پێویستی ژیان و دابینکردنی گوزەران بۆ ماڵەوەیان ناچاری کردوون بێنە سەر شەقامەکان بە سەرما و گەرما کار بکەن. پێویستم بەوەی باڵێ پێویستم پێی نەبێ نایکەم پێویستم بەوەی نەبێ نایکەم مێردەکەشم پێشمەرگەیە مێردەکەم پێشمەرگەی دێرینە لە شەڕی هاکاریە بەژاری کردو بە 3 مانگان معاشێکی وەرەگرێ ئەوە کەی کەساباتە و کەی ئیشە و کەی ژیانی پێ بەڕێوەچیە بەڵێ کرێچین. حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە بڕەپارەیەکی وەک هاوکاری دەدایە ئەو خێزانانی کە هەژارن یاخود کاسبکاریان نییە بەڵام ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە ئەو هاوکاریە بڕاوە. بەخوا خەڵکی ئەو لادەی سەنگاوین بۆ خوای هەموو کەسێکمان بەخێو کردو هەموو مەسئولێکمان بەخێو کردو قەسەم بەخوا 30,000 30,000 بڕیە. ژنانی کاسبکار لەسەر شەقامەکان جگەل لە بەرپرسیارەتی ماڵ و پەروەردەکردنی منداڵ لە ناو ماڵ ئەرکی پەیداکردنی بژێویان کەوتۆتە سەرشان لە دەرەوەی ماڵ و شان بەشانی پیاوان قوتی ڕۆژانەیان پەیدا دەکەن. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.